بەڕێزان بەیانیتان باش زۆر خۆشحاڵم کە لە تەمەن ئەوە بەشماندرا جارێکی تر بگەینەوە خزمەتتان. ئەم جار لەسەر مەهارەتێکی تر سکیڵێکی تر لە ژیانە قسەکەین کە هەر کەسێک ئەبێ بێتی نەیبێت ئەوەڵین کەسێکە تیا خەسارەکات خۆیەتی. لە بیرتانوێت لە ساڵی ڕابردووە باسمانە کرد گرنگترین چت و تاقانەترین چتی دنیا خۆتیش لە تەمەنتا و ئەگەر نەتوانی لەسەر تەمەن و بۆ خۆی ئیشێ بکەی خۆت و دۆڕاندە. ئەوە وتمان تەمەن بکەینە ژیان. زۆر کەس 80 ساڵ تەمەنیەسی بەڵام ژیانی 4-5 ساڵە. لەسەر ئەو بڕوا هەنۆز ماوین خەریکین بەرەو پێشەچین لە نەورۆزا و لە ساڵی نوێ و لە ژیانی نوێ شتێکی تازە دەست پێکەین. بەشەر ینی متمانە. گرنگترین شتێکە تۆ ژیانی پێوەکەی متمانەس. متمانە نەمێنێ پێت. خەڵک بڕوایان پێت نەمێنێ بزانە ژیان چەنێ سەختە. متمانە بە چواردەور نەمێنێ. بڕۆیتە مەتبەخێک، بڕۆیتە مەتعەمێک، بڕۆیتە کۆڵانێک، بچیتە مەدرسەیەک متمانە بە مامۆسانەوێ، بە مەتعەمچینەوێ، بە شۆفێری سەیارەنەوێ، بە هیچ کەسێک متمانە نەمێنێ سەفەر ناکرێ، نان ناخورێ، ژیان ناکرێ. خەڵکیش ئەبێ متمانەیان بە تۆ بێ. ئەگەر متمانە لەسەر تۆ لاچێ خراپترە. تۆ متمانە و بە خەڵک نەوێ فکرەکەی بۆ خۆ. خەڵک متمانەی پێت نەوێت چیەکەی بۆ خۆت. تۆ بڕواو بە من نەوێت تێم لەران ئابابەتێکێژم سوودمەند دوێت. تااقەتی گوێگرتن نامێنێت. متمانە بە تۆ نەمێنێت خراپترە. ئینسانەشی هەڵ بدا متمانە لەسەر خۆی کۆکاتەوە. متمانە 4 شێوەی هەیە. یەکێکیان متمانە بە خۆستکێژین پێ عزەتی نەفس. ئەگەر نەتمێنێ زۆر خراوە. یەکێکیان متمانە بە خەڵکە کە ئەگەر نەمێنێ ژیان ناکرێ. یەکێکیان متمانە بە چتەکانە. سواری سیارەیەکی متمانە و بە برێکەکەی نییە. سەفەر ناکرێ. متمانەم بەم مایکە نییە دەنگ بێرێ. قەلەقی و سترس دروستەکە پێش وعدە. متمانەم بەم دەرمانە نییە بیخۆم. ئەترسم خراپترم بکات. یەکێک متمانە بە بیرروڕاکان و سازمان و نەهادەکانە. متمانەم بەم زانکۆ نییە من بکاتە کەسێکی لێ هاتوو. متمانەم بە ئەم بیرۆکە نییە ئێمە بچینە ناوی نەیدۆڕێنین. ئەوەسە ژیان بەبێ متمانە ناچوە بڕێوە. لانی کەم 4 متمانە لە ژیان هازێکێکیان ئەبێ خۆت لەسەر خۆت دروستی بکەی. یەکێکیانەشێت تۆ بە 3 کەسی تر بێت. یەکێک بە بەرانبەرە بە بیر و ڕای بە هەرچێ کەس من متمانەم بە تۆ بێت. یەکێک متمانەم بە کەرەسەکانی ژیانە. وەکۆ کورسیە لەسەری دانیشتی متمانە نییە بتەوێ ترسی دانیشی بتخە. ئەوەسە هەر دەسی لەکەی پێش لە دانیشتن. یەکێکیش متمانە بە حزبەکانە، بە دەسەڵاتەکانە، بە کەسایەتیەکانی خاوەنی دەسەڵاتە، بە نەهادەکانە، بە سازمانەکانە. هێمە ئەمڕۆ لەسەر ئەوسیانیان کارماندی. متمانە بە خۆت لە یەک بەشە. چۆن پەیوەندی بگرم؟ متمانە هەست بەخۆ وەختێکانە پرسیارێک ڕێک بیکەی. متمانە هە بەخۆ لە شەڕا چۆن ئاشتی بکەی. متمانە هە بەخۆ ئەگەر گەرەک توێت لە عەشقا قسە بکەی دەستگیرانەکە نەتۆرێنی. متمانە هە بەخۆ ئەگەر داواکاریەک بێت بتوانی باش دەری ببڕی. متمانە هەست ئەو کەسە قسەتەکەی بتوانی هەستی حس پێ بکەی. بزانی دڵی تەنگە چۆن تەکیا بدوێی، بزانی عاشقە چۆن تەکیا بدوێی، بزانی نەخۆشە چۆن تەکیا بدوێی، بزانی شەڕکەرە چۆن تەکیا قسە بکەی لێت نەدا. بۆیە ئیمڕۆ لەسەر یەکێ لە خاڵەکان کە هەر کەسایەتیەک بە هەر زانینێکۆ لە هەر ئاستێکا لە هەر بیر و ڕایەکە لە هەر وڵاتێکاوێ ئەبێ بێتی و بیزانێ ئیمڕۆ قسەکەین. شێوەی پەیوەندیگرتنی کاریگەر. لە زوانی فارسی ئاژن پێی ارتباتی مواسر. ئەگەر لە وتارەکانی منە وشەی ارتباتی مواسرتان بیست هەر ئەو پەیوەندیگرتنی کاریگەرەس. خۆ لە هەر پەیوەندیەکە ئینسان مەبەستێکیە. خۆ ئام لە خۆی قسە ناکە. حتا پەلەورەکانیش بێهودە ناچریکێنن. بڵبڵێک هەموو کات ناخوێنی. ئەشێ کاتێک بخوێنێت گوڵێک ببزوێنێت. کاتێک بخوێنێت بەهار بێت. کاتێک بخوێنێت دڵی دڵداری لەو بەرەو بەدەست بێنێت.
ئەوەیە کە هەر لە کوردی چایەژن هەر ڕێیە بۆ دێیە و هەر قسەیە بۆ جێیە. تۆ نەزانی کام قسە لە کوێ بکەی دیارە لێزان نییە. فەرقی زانا و نەزان دوو چتە، چی بکە و چی نەکە. زانا ئەزانێ کام چت کەی بکە، کام چت کەی نەکە. زۆر شتێشە نەیکەی تا زاناویت، زۆر شتەشێ بیکەیت تا زاناویت. نەزان کاتی کردن نایێژێ و ناکات، کاتی نەکردن یێژێت و ئەکە. ئەوە جیاوازیەکان. بعضی وەخت قسەیەکە شێ لەو کاتانێکە ئەیکەیت و هەر ئەو قسە لەو کاتە کرد گرفتارتی کرد. ئەوەسە شێخی سعدی کە ئیمڕۆ بەداخەوە حاڵاودایە لافاودایە لە شارەکەی و شیرازی ئاوا دووچاری گرفتاری کردێ، ئەفەرمێت بە یەک ناوسەنجیدە دەرمەجلسی بڕەنجە دلە هوشمەند بەسی. ئەژە بە قسەیەکی ناڕێک لە مەجلسێکە ئاغەمێکی نەسەنجیدە ئەیکات دڵی زۆر ئینسانی ژیر ئازارەدات. یا چه گویم که ناگفتنم بهتر است زبان در دهان پاسبان سر است. ئەژە چی بێژم نەوتنی باشترە چون زوان ناوانی سرە. ئەترسم ئەم زوانە بجوڵێ زوانی سوور سەری سەوز بواوە با. جا تۆ نەزانی زوان چۆن بجوڵێنی وەکی وەسە نەزانی قاچ چۆن بجوڵێنی. هەر تۆزێ وردی بۆرە ئینسانێ نەزانێ ئەم قاچی هەڵگرتی ئەو قاچەکەی هەڵگرێژێ مامۆسایە سزای تەلەبەکەی هێدا بردی وای خوارەوە تی یەک قاچی هەڵبڕاواڵی بڕی و تی ئەو قاچەکەی چی هەڵبڕێ تی دەی مامۆسا چۆنە بێ ئەو قاچەکەی هەڵبڕ. نەزانی زوان چۆن بجوڵێنی هەروەکەوەسە نەزانی لاخ چۆن بجوڵێنی. چۆن ئەدەی بە عەرزا ئەویش ئەددا بە عەرزا. ئەم عەرزی زەویە ئەو عەرزی عەقڵە بچووک دەکاتەوە. بۆیە ئەوەسە لەسەر ئەمیچە وەکو ئسکەیڵێک چۆن یا ئەری نان بخۆی ڕێ بکەی ئەبێ یاوری قسەیش بکەی. قسەکردن هەر ئەوە وتنەکەی نییە، ئەبێ ئامانج بپێکێت. تاریفێکەکەین بزانین پەیوەندی چییە؟ پەیوەندی هۆیەکی است. تۆ شتێک وا پێ گەرەکتە بیگەێنی یا کەسێک شتێکی وا پێ گەرەکتە لێی وەربگری. ئەو شتە یا فکرێکە یا ڕایەکە یا هەستێکە یا خواستێکە یا ئەعترازێکە. شتێک ها لە ناخی منە گەرەکمە بێژمی بە تۆ. بەعزێ وەخت خۆم گەرەکمە بێژمی، بەعزێ وەختیش گەرەکم نییە بێژمی، تۆ هەر پێیەزانی. کاتێککە شتێک ها لە ناختە هەست باوەڕ ئەحساس خواست هەرچیەک گەرەکتە بێژیتی بە بەرانبەر یا گەرەکیشت نییە بێژیتی بە بەرانبەر یا خۆت ئاگات لێیە یا خۆی چی ئاگات لێ نییە کە ئەوترێ بە بەرانبەر ئەوێتە پەیوەندی. ئەگەر ئەو پەیوەندیە ئامانجەکەی خۆی جێبەجێ کرد دێژین پێی پەیوەندی کاریگەر. بۆ نمونە ئیسا من لە دەروونما بێتاقەتیەک هەست لەبەر نەبوونی پارە، گەرەکمە لە دۆستێکم داوای قەرز بکەم. ئەگەر من بتوانم داوای قەرزی لێ بکەم و ئەویش بتوانێ وەری بگرێ و بتوانێت قەرزم پێ بدا، ئەمە پەیوەندیەکە کاریگەر. منە ڕۆم داوای قەرزی لێکم. ئابراتەوە قارون ماڵی دنیا خوادایە پێێت و هەر کۆیەکەیتەوە خۆی چ دڵ نایەبی خۆی من گرفتارم قەرە پوڵمان پێ بە قەرزاری. وە نەزەریەوە پەیوەندیەکە کاریگەرە. پەیوەندیم گرت. لا ئێرادیش نەو زۆر زۆر عەمدی ئەیزانم داوای چیەکەم. هەستی چیوالەتەکە و خواستی چیوالەتەکە. بەڵام وەختێتەکی بەرانبەرەکەمە قسەکەم ڕێزی ئەویتیانی. لەبەر لەوە داوای پارەی لێ بکەم نزمم کردێسۆ هابراتەوە هەر کۆیەکەیتەوە دڵی نایەبی خۆی ێژی قارونی. بێڕێزیم پێکرد تانەم لێدا گەمەم پێکرد ئیساتە داوای پوڵێکی لێکەم. قەرزانین قەیم کەمێ لەو پوڵتە بووە با مشکڵمانە حەلکەین. پەیوەندیم گرتێ بەڵام کاریگەر نییە. ئەم جارەچم کاکی برایەژێ ئینسانی داماغ قەرزی کۆنە و دۆستی دووروڵاتێک ئەکەوێتە بیر چ بگەیەوەوە برای پشتی لە پاڵی خۆیە. داماین لە دوای خوا هیچ کێمان نییە. ئەگەر ئەمڕۆ بگەی بە داومانە ڕەنگە نەخۆشینمان دەبەرابەر نوێ داماین بۆ پارەیە دگانی مناڵەکانمان خراوە بیوێن خاسیکەین تا سەری مانگ موچەکەمان بۆ تێی شەڵات تێرینیوە بوو. بەشکەمەم یارمەتیمانە بکەی.
بە نەزەریەوە بێتی ئەیدا یان نایدا ئەیدا ئەگەر تۆ لەوەبەر متمانە لەسەر خۆ کۆ کردوێتەوە هەر کایە وعددا وعدەکانت جێبەجێ کردوێت تۆ وەختێ تێیتەوت و وێش هەر ئیسانیەی پێشوویی وا لە تەکتا من وەختێ تێم تەکی تۆ قسەکەم خۆ هەرم کاتە نییەم تۆ 20 جار لەوەبەر وعددا و نەبردووە بەڕێوە 1000 جوانیش بێژیتی لاشەت و گوزەشتە و ئیشانی نادا تۆ ڕاستکی ئەوەیە کە گەرەکتە تۆ بۆیە وتم متمانە گرنگ شتێکە ئەبێت لەسەر خۆت کۆی کەیتەوە متمانە ئەمڕۆ کۆ ناکرێتەوە ئەبێت لە هەموو ئینسانێک پێش لەوە بێتە دنیا متمانەمان هەیسپی کێ پێش لە هاتنی درۆی کردووە کێ پێش لە هاتنی دزی کردووە هیچ کەسێک لە مناڵیە درۆی نەکرێت دزی نەکرێت خراپی نەکرێت خەڵکی نەکوشتێ وعدی بێجێی نەداوێ کە تێن بەرەوبەر ئەمانە ئەدەین و ئەگەر ڕێک و متمانە زیاکەین و ئەگەر ناڕێک و متمانە چیەکەین جا ئەمڕۆ تێی بۆ داواکاری بۆ ژن خواستن بۆ شوکردن ژن خواستن و شوکردنی ژێکێ لە پەیوەندیەکانە ئێمە پەیوەندیەکی زۆر بتەوە بە دوو تایفەی گەێنەیەک بەڵام چون کاریگەر نییە بە تەلاق لێکێدەی ئەوەیە تۆ ئەبێ متمانە لەسەر خۆت کۆکەیت و بۆیە وتم دوو شتە یەکێ متمانەی خەڵک بە تۆ یەکێ متمانەی تۆ بە خەڵک حەقیان نییە ئێمە زۆریان لێ بکەین نابێ بۆکو و یاسا بێژین ئەبێ ئێوە متمانەتان بە من بێ ئەمە یاسا نییە بەڵام یاسایەکی ئەخلاقی ئەبێ تۆ جۆرە ژیان بکەی خەڵک متمانەی پێت بی نایکەی لە خۆت خەسارە دەی وتمان ئەمڕۆ بەشی متمانە بەس لەسەر شێوەی قسەکردن ئەمڕۆ مەبەستمانە لە قسە ئاسیە چتە بێژەر ئەوە کە قسەکە ئەکات بیسەر ئەوە کە قسەکەش نەفێت خودی قسەکە بە چ کەرەسەیەکەین من ئەمە لابم قسەکە جۆرەتری پێتێک دەنگی نامێنێ تۆ بێ زیرەکیەکی وات تیابێ وەختێ قسەکەی ئاخر نەفەر گوێی پێوێ ئەگەر ئەمە نەبێ بێت دەنگ هەڵبڕی ئەم کەسانیشە لەبەرەوە دانیشتون لەبەر زیرەکیان ئەزانن ئەم دەنگ هەڵبڕینە قیڕە نیە لەبەرەوە ئاخر نەفەرەسە جا تەسەور بکەن تۆتەکی یەک کەسا لە نێزیکی خۆتا کەسی تر نەوێ وا بقیڕێنی ئەو کەسە دوورگانە گویان پێ هێژن عەقڵی کەمە ئەوە سەشی ڕێوجێی قسە بزانی کاتی بزانی دووری و نێزیکی بزانی تۆ ئەگەر تەکی کەڕێکا قسە بکەی گوێی سەنگینوێت هەرچێک بقیڕێنی خەڵک نازانن تۆشێتە بە شەرتێک ئەو دیارویە کەڕێ گوێیەکی ئاوا کردوێتە لاتەوە یا دەستی داوێتە بەری گوێ یا بە تەمەناچووێت یا تۆ دەم و بردوێتە دەری گوێی ئەنا تۆتەکی کەسێکا دانیشتووە ها جاروبار لە مەتعەمێکا دوو نەفەر بە یەکۆ قسەکەن هەمووی مەتعەمەکە گویا پێ کشتێر ئاوا تەماشایانەکە و سەرەکاتەوە خوار یانی چی یانی ئەو بۆ یەکێ نییە تۆزێت دەنگیان بایەتە خوارەمانە بێ عەقڵن قسە ماڵی خۆتە چۆنێ بچیتە ماڵی مەردم ئەبێ قسەی تۆ لە ماڵی خۆتا بکرێت نە لە ماڵی مردمە ئەگەر گۆرانی وێژی دەنگی بدەبان برا باگشتمان گوێمان پێ ئەمانە گشتیان وردەخاڵن ئەبێ لە سەریان بدوێن دانەدانە لە سەریان باسەکەین گفتوگۆی کاریگەر جیاوازێکی تەکی گفتوگۆی ناکاریگەرە هەست لە داوای قەرزکردنەکە وتمان وتی ئابراوە قارون هەر کۆیەکەی تۆ دڵی نایە خۆ بیخۆی تا ئەگرا بزانین چی واتی ئەم قسە ناکاریگەریەکانی چین ئەگەر کەسێ یارمەتیمان بکا مەمنونیەوە عیبەکانی چییە تا ئەگرا فەرموو شێوازی وتنەکەی بەشێکی وا لە لاشە ئابرا ئەها لاشەم چی پێەکەم ئەمانە قسەن ها ئەم دەستەکاندان و ئاوا براتەوە ئاکەیتەوە ئەمانە گشتیان بێڕێزین کاکە گیاندا ماین و ئەها ئەمیشە هەر قسەس خۆت و تۆزێ خەم کردێسەوە دەستی هاوردێسە بەرەو ئەوکە ئاوا کاتە ئەمە چتی نەوتیا و نەنووسیاە بە چاوی خوێنینەوە من بە چاو تێگەیشتم ئەمە غەڵەت خوا نەکە ئاو دووربینە ئایستا عەکسی منەرێ ئەوە ئاکەمە بیرەکە ئەحمەد گیان دەی بەخوات منکێ لەمانە بەڵاو کاتەوە ئاوڕێی منە چی هێژنەوە بۆ وایە کردێزە شێتە ئەم مامۆستا وەلی ئەمیانە بەڵاو کاتەوەی تر عیبی نییە ها کە ئەحمەد گیانە گرت وێنە چرکە سانیەیەکەن کەمتر لە سانیە ینی چرکە سانیە چرکە خۆی ینی سانیە چرکەی چرکە 125 ینی لە 125 سانیەکەکەینە 125 بەشەوە یەک بەشێوێتە وێنەیەک ئەو وێنە تەواوی ژیانی منی پێوە خوێنەوە ئەگەر لە دزیا و مێژن تەواوی تەمەنی دزووە
ئەگەر غەڵەت لە کاتی غەڵەتە لە منگیریاتیکەوەم بۆ دەمێنن بڕوا چ ناشیرینە توخوا لەسەر سفرەوێنە لە کەس مرد ئینسان لە وەختی خواردنە عەقڵی باش کار ناکە چون لە وەختی خواردنەوە کۆ جانەورەکانین زۆر عیبە لە هەر میێوانیە کە ئابینی کەسێک ئازا گوژ بوەسن با لەسەر براخۆ من بۆ نان خواردن بۆ ماڵی تۆ نهاتوم من بۆ لای تۆ هاتووم لە لای خۆتا عەکسم بخە نە لەسەر سفرەکەتا بەیانی لەسەر ئەو سفرە من بێڕێزی پێ بکرێم یا سفرەکەی من لەوە ناسکتر و کەمتر و وابزانن من بێڕێزم یا بێڕێزیم پێکردیت کورە دەی من پارەم کەمە زۆرم خۆشەوی چی بکەم پارەم نییە پارە بە جۆرێک دێتە دەست ئینسان شاعر ئەو پارە ئەکا بە سنگدان ئیتر با بەس پێ برای شیرینم منیش هەر ئەڵێم یاخوانت بینم مامۆسا قانع شعرێکی زێژێ ڕۆژێکیان مامۆسا پیرەمێردیش یارمەتی مامۆسا قانعی کردێ لەو شعرە ژێ ڕۆژێکیان کابرایەکی شاعر وتی و خۆزایە ئەم قانع ئەو نە شعرەکانی خۆشە خۆی چۆنە خۆزگا بمزانەیە ئەم شەمامەیە بۆنی وا خۆشە ڕەنگی کامەی ڕۆژێ وتیان هاوە قانع هاو بێت ماشاکێژێ وتیان ئەوەسا مژدەمان بەرێ منیش لە دەلاقە سرم کێشایە دەرێ ڕوانیم زەلامێک زەبەلاح و بەرز چڵکن و پڵکن وەک سێوی بن عەرز گڕی تێبەردەی بۆ سۆی لێنایە زۆر پەشیمانم خۆزگەنم دیای دەیتخوا مەگەر ئاغەم بە لاشە و بە جلوبەرگە بە هەستی ئەو شاعرە نەماوێ وەلی مامۆسا قانع هەنووز ما با بزانن مامۆسا قانعیش ئەوەی پێوەدەتی بەس بێ برای شیرینم پارە بە جۆرێک دێتە دەست ئینسان شاعر ئەو پارە ئەکا بە سەندان ئیتر با بەس بێ برای شیرینم منیش هەر ئەڵێم یاخوا نەتبینم تۆ بۆ بە سفرە من تاقیەکەیت و من پارەم نییە خۆزگا بکریایە خوێنی دڵمم بکردایەتە کاسە بزانێت تا ئاخر قەترەکەی بۆت دانەوە کرد ڕێزکەی بە پارە ئەگیرێت شتەکان بە پارە ناکرێن یارمەتی بکەن بیانێژین ئابڕوو عمر فەرموو متمانە ڕێز برایەتی وەتەنپەرستی تەندروستی دڵ عاشق ئەگەر ئەمانە بە پارە بکرێن پارەکە نەمێنێ لێ تێسێنەوە با بزانینەوە بێژی عاشق بە پارە ئەکرێ پارەکە نەما معشوقەکە جێ تێڵێ دیارە پارە شتە گرنگەکانی پێ ناکرێت زیاتر لە عنازە گرنگمان کرێ بەڵێ خواردەمەنی بە پارە ئەکرێت جل بە پارە ئەکرێت وەلێ دەی بەشەر خۆ خواردەمەنی نییە بەشەر خۆ جل و بەرگ نییە ئیتر با لەو بابەتە بێمەوە دەربێمەوە سەری بابەتەکەی خۆمان ئەو چتانەی لە گفتوگۆی ناکاریگەرە دەرەکەوێت یەکەمیان ئەوە وتی ئاوایەکردەمە دیارە بێڕێزیە بچووکردنەوەی بەرانبەرە هاتۆەوە قارون هەر کۆیەکەی تۆ ئەوە ینی بچووکێکەی تۆ لەشدا نەنووسیا و نەوتیا لەشی خەریکەدا بێڕێزیەکات ئەها بێڕێزی بچووکردنەوە مەسخەرە پێکردن و نازانم بە کوردی خۆمان مەسخەرە بێژین چی پێی گاڵتە پێکردن تانە لێداین ێژن تانە تفەنگی ئامی بچووکە ئامی بچووک تفەنگێکی گەرەکە خۆی زل بکە هیچی نییە تانەوە وەشێنی لە گفتوگۆی ناکاریگەرە ئەگەر تانەوا لە زوان تا بزانە ناکاریگەر قسەکەی ئەگەر جنێوی واتی بزانە ناکاریگەرە ئەگەر بێڕێزی واتی بزانە ناکاریگەرە ئەگەر بەرانبەردا ئەبەزێنی بزانە ناکاریگەرە ئەگەر نێزیکی شەڕ بوویتە سۆ بزانە ناکاریگەرە ئەگەر خواستەکە جێبەجێ نایە بزانە ناکاریگەرە دەی ئێمە گەرەکمانە لە ئەم کۆمەلگاغا شتەکانمان بە وەسیلەی بەرانبەر جێوەجێ بکەین ئێمە جانەورێک نین بتوانین بە تەنیا زندگی بکەین ئاو ئەبێ کەسێک بۆمانی بکێشێت کارەبا ئەبێ کەسێک بۆمانی بێنێت سیارە ئەبێ کەسێک خاسی بکا بۆمان ژیانی ئێمە بە تەنیا ناچوە بڕێەوە ئێمە مارمیلر نیین کە بە تەنیا بتوانین ژیان بکەین ئێمە دە جۆر نانەخۆین دە جۆر جلەکەینە بەرمان دە جۆر پێڵاومانەوێت دە جۆر سیارەمان گەرەکە دەیان جۆر چتی ترمان گەرەکە کە ئەبێ کەسی تر جێبەجێ بکاوە ئەبێ بڕۆی داوای بکەیت داوایانی پەیوەندی گرتن ئایا ئەزانین بۆ خواستەکانی ژیانمان پەیوەندی بگرین هەر ئینسانێک 5 دانە چتی گرنگی لە ژیانیا گەرەک مازلۆ ێژێتی ئەوەڵ پێداویستیەکانی لەشە خواردن پۆشتەمەنی خەوتن دەرمان ساردی گەرمی عیلاج تۆ ئەزانی داوای ئەمانە بکەی
کەسێکە چوات بە 1000 دینار شتێکە کڕێ کەسێکی ترە چوات بە 2000 دینار بۆی ناوی فەرقی ئەم دوانەوە لە چییە؟ شێوەی پەیوەندی گرتنیانە. کەسێک بە قەرز دەتوانێت ژیان بۆ ئەوڕێەوە، کەسێک بە پارەش نایتوانێت بیوا بڕێەوە. پس یەکەم پێداویستی تۆ کە ئەگەر نەبێ ئەمریت پێداویستیەکانی لەشە کە بە پەیوەندی گرتن بەدەسەکەون. دووەمین پێداویستی تۆ پێداویستی ئەمنیەتە، مازلۆیەژێتی. ڕەنگە تێروی برسی نەوێ سەرماو نەوێ هیچ کێژان نەکا ڕۆحێکی خۆشی وێت، بەڵام هەر دانیشتی وتیان بوومە لەرزە تێ بێ قەرارەبی، وتیان هاڵاوهاڵ ڕاکەی، وتیان گورگێ کردی بە ناوە ئەبێ وریای خۆتوی، وتیان کەسێکی بکوژ هاتێ گەرەکێ بوو کوژێت تۆ ئەتۆقی. ئەزانی ئەمنیەتی خۆت بپارێزی، کابرا هاتووە شەڕت تەکاکە ئەتوانی جۆرێ قسە بکەی نەبێ بە شەڕ. بۆ شەڕکردن جایزە نادرێت، خەڵاتی سوڵحەدەن بە خەڵک، خەڵاتی ئاشتی. ئەزانی ئاشتی خێزانی بپارێزی. ژن خواستەوە ئەوەسە خەریکی دوای ئەو هەمکە هەوڵ و تێکۆشانە کە ئەم دوو بنە ماڵە بگەێنێک ئێوە نازانن لە ماڵە ڕێزی یەکتری برن. ئەو لێی دراوە و باوکی ئەمیش بە سیلاحێک واتەسە کە لەوە ڕێژە چۆنداتە لە کچین. ئەمنیەتی خستە سەخەتەر. ئایا ئەزانی ئەمنیەتی خۆت بپارێزی؟ دوای ئەمنیەت ڕێز و حرمەتە. من ڕەنگە برسیم نەوێ، خەتەریش ڕووی تێم نەکردوێ، هیچ ئەگەرێک نەوێ بۆ ژیانم، بەڵام بە ڕێز نییەم، ڕێزم لێ ناگیرێت. ئەڕۆم بە لای دۆستەکانم پشتم تێکەن، بێتاقەتەوەم. ئەزانی چۆن ئاشتی بکەی، ئەزانی چۆن ڕێزی ئەوان بەرکەیتۆ لای خۆتەوە، ئەزانی چۆن پەیوەندی بگریتۆ. ئەگەر ئەمە نازانی یەکێ لە نیازە هەرە سەرەکیەکانن کە ئەگەر پێداویستێکە ئەگەر بەراوردەنەوێت تۆ بێڕێزەویت، نزمەوی تۆ لە کیستە چووە. چوارمین پێداویستی هەر بە شەرێک عیزەتی نەفسیەسی، قیمەت و متمانەیەکە بۆ خۆتی دانی. تۆ ئەتوانی کەسێکە بێڕێزی پێکردی جۆرێ حاڵی بکەی، غەڵەت حاڵی بۆ بۆیە بێڕێزی پێکات تا داوای لێبوردن بکە. تۆ ئەزانی ئەگەر مافتیان خوارد بە بێ شەڕ مافەکە و بێری تۆ دەست و شەڕیش نەکەیت و لێکی نەدرێ و لە کەسیش نەدەی. تۆ ئەتوانی ئەگەر لە جێگەیەکە ڕایەک بوو و لێی پەشیمان بووی تۆ ڕای خۆ بگۆڕی بێ ئەوە بچووک بووی تۆ ئەگەر لە جێگەیەکە و بڕیارێکدا ئیشێ بکەیت و زانی غەڵەتە ئەزانی پاشگەز بووی تۆ و جۆرێ بێژیتی خۆت دا نەبەزی لە پاشگەز بوونەوە. ئەگەر لە جێگەیەکە وتن نە و دواتر زانی هەڵە کردەوتنە، وەکو کچێک کوڕێک داوایەکە و جواویەکات، دوای دووسێ ڕۆژ پەشیمانێژە خۆزایە جوابم نەکردایە، ئیتر نایش کرێ بچوا بێرێتیوە، ئەزانی بێریتیوە و بچووکیش نەوی تۆ. ئەمێژن پێی نیازەکانی عەزەتی نەفس بە پەیوەندی گرتن نەکرێت. و نیازی آخر وەکو گوڵێک خۆت باسکەی شکوفا بووی، بگەیتە ئەو شتانەوە هاتیاتا و خەونی پێوە ئەبینی و گەرەکتە پێی بگەی. ئەمی چە پەیوەندی گرتنی گەرەک. بۆ ئەمە پەیوەندی گرتنی کاریگەر باسەکەین. من ناکاریگەرەکە بێڕێزی واتیا، گاڵتە پێکردنی واتیا، جنێوی واتیا، تانەی واتیا، شەڕی واتیا، تۆرانی واتیا، دابەزینی واتیا، عەزەتی نەفست کەمەوێتەوە، ناگەی بەخواستەکە هەدەفەکە ناپێکی. گەرەکمانە شێوەیەک بێژین هەمووی ئەمانە جێبەجێکە. ئەگەر بتوانین هەمووی ئەمانە جێبەجێکەین دیارە ئێمە لە ناوی خۆمانە بەرەو ژوور بەرەو بەرزبوونەوە هەنگاوێکمان هەڵگرت. گفتوگۆ وەختێ دەستی پێکەی چوارتەوە ڕەگرێت خۆی. یەکێکیان وتوێژێکە پێکەوە ئەیکەین چەندێ خۆشە، مەخسووسەن خۆشترین وتوێژ کامەسە هەردوای نایە؟ هەرچێکی تایەژی خۆشە؟ چی؟ ئای ئافرین. ئەو ماڵەوە خەریکن وتوێژی عاشقانەی تیاکەن، نە ئام کات ئەزانێت چییە، نە شەو ئەزانێت چیە، هەر حەزەکە ڕۆژ نوێتەوە، هەر حەزەکە شەو نێت، هەر حەزەکە دوای نێت، هەر حەزەکە کەس نێت وتوێژەکە ببڕێ. یەک خاڵی زۆر گرنگی واتیە، قەت لە خۆت قسە ناکەی هەر بۆ بەرانبەر. نییە لە فکریەوە خۆشی خۆت بسەلمێنی، حەزەکەی خۆشی بەرانبەر بەجێبێنی. نییە لەوە خۆ بەڕێز بکەی، حەزەکەی ڕێز لە بەرانبەر بوری. لە هەر کوێ ئەتوانیتان وا بکەنە گفتوگۆ خۆش. وەکو عاشق
ئەها دایک مناڵەکەی هەڵهەڵەخا و قەزایەخا لە خۆی و مناڵەکەش میزی پیاگایژە قەینا باوکەکەم ئەوە چییە؟ ئەوە عشقی دایکە بۆ مناڵ بۆیە و توێژەکەی دوایێ مناڵەکە تۆزە گەورەوەیتر گوێ ناداتە دایکی چی بێتاقەتەوێ هەرکایە گوێ تێنەدا بێتاقەتەوێ کەسێک حەزەکاتێکی منە لێرە شانۆیەکی بچووک بکەین بێتە سەر ستەیجێک شانۆیەکی کورد یەک دەق فەرموو تەشریف بێن بەخێر بێ یاخوا باشن من شانۆکە تۆزێک تۆ قەلەقەکەم عیبی نییە ئەمە هیچ بێڕێزی بەم بەڕێزە نیە گەرەکمە بزانن لە ڕۆژە ئێمە چەند دەفەوا ئەەکەینەوە نایزانین بۆچی بەرانبەر بێتاقەتەوێ ئێوە خەڵکی کوێن ها چی شەڕەکەنیەوە ناخەڵکی منتیقەی شەڕباژێر منتیقە ینی چی ینی ناوچە لێ چیەکەنیەوە گوێم پێتە فەرموو لێ چیەکەن فەرموو گوێم بەلاتۆیە فەرموو بەس ئەمە لە گفتوگۆ ناچێت چەپڵەیەکی بۆ لێدە ببوورە تماشاکەن من چیم کرد لەشمم هەڵگەڕان و پشتم تێکرد ئەو باسی شارباژێڕەکە ژیانی لەوێ ئاچووەسە سەر هەمووی تەمەن و بیرەوەریەکانی والێ شارباژێر ئەوە بێڕێزی دەستی پێ کرد ئەم جار دوو پاتیەکەینم بەڕێزم بەخێر بێ بەڕێستان خەڵکی کوێن ماشەڵڵا شارباژێریش خواهر لە کوردستانە وا لەکوێ لە منتیقەی لای ماوەت شاعیر و چتی بەناوبانگی هەیە شاعیرمان هەیە هونەرمەندمان هەیە عەدنان کەریمە ئای ماشەڵڵا ئەو من چۆن نەمزانی و شارباژێر وایە وەڵڵا دیارە من ئینسانێکی بمبوورەوە ئەو پرسیارم لێ کردی عەدنان کەریم من گۆرانیەکانیم گوێ لێگرتە زۆر خۆشە گۆرانیەکانی ئیستا لێرە چیەکەن جەنابتان خوێنکاری زانکۆی نەخوێن لێرە زانست هەڵگری بیبیتەوە بۆ شارباژێر یاخوا سەرکەوتوو بووی چەپڵەیەکی بەلێ مەڕۆ ئەم جار هەستە کە دەمە گفتوگۆ نییە ئەمە گفتوگوی جوانە من شارباژێرم ڕێز لێگرت وەڕاستی بەڵەونەوم خۆمم خستە زەحمەت بۆچی من نازانم شارباژێر ڕوا لەکوێ لەولا ئەم بەڕێزە ها لە زانکۆوە ڕێزم گرت لە زانکۆیی بوونی مەبەستی زانکۆوەسە زانینێ فێربێ بیباتەوە بۆ ملەتەکەی من خستمەوە بەرچاوی کە تۆ خەریکی کاری بە نرخەکەی لەرا هەر باسی خۆمم نەکرد من پیاوێکی بەڕێز خاسە کرداتی بۆم زانکۆ لای من دەرس بخوێنی تماشا من خەریکم لێرا خۆم سزا ئەدەم بۆچی شارباژێڕم بەڵێ نییە تاریفی عەدنان کەریمەکەم دەنگی خۆشە چوون ئەمەکو هونەرمەندی نەتەوەکەی ناسی ئەم بەڕێزە هەرچی لەرا بێسێ پێی سەخت نییە ئازار نادرێ ئەو جار هەر تۆزێک وتی برا ئەمە گفتوگۆ نییە تۆیکی وانە بوو زۆر سپاس دەکەم چەپڵێتری بە لێدە ها بە ئەو تۆزە وێسیانە بە یەک دەقە ئینسانێک قەلەقەکەین نەمانزانیە بۆچی کابرا تەلاقمان لێسێنێ نەمانزانیەوە کابرا بۆچی حازر نییە تەکمان نازەواج بکە نەمانزانیەوە بۆچی دراوسێ خواخوایەسی ئێمە بار بکەین خۆ من نە سزای ئەو بە ڕێزمەدا نە ئازاریمدا هەر نازانم گوێ بوورم گوێم خراوە بچۆ گوێ خاستکەرەوە ئەی بوو هەلە گوێگرتنە گوێ ئەگری لە کەسێک ناوێ گوێی تێ بکە یەشێ لەشی لارکەیتەوە بەرەو لای تۆ زانیت ئەبێت تۆزێ نێزیک بوویتۆ لەو کەسە قسەکە تۆ زانیت ئەبێ گوێ بووری بۆ چتانە ێژێتی ڕێز بووری لەو چتانە ئاخر عاشق و مەعشوقوانت هەر گوێ ناتە بەری دەستێژێ خوا قەزا بخەلێم هەر بێژە وتی دوودانە دوو چەندێکە وتی خوا قەزا بخەلێم هەر چەندێ تۆ بێژیتی ئەر بیوتای 2000 ژەوی 2000ەکە ئەمە یەکەم گفتوگۆی بەشەرە گفتوگۆیەک لەسەر ڕێز دانان بۆ بەرانبەر ڕێزگرتن لێی خواستیشتی پێژی بەڵام لە ناوی ڕێز و حرمەتە خواستەکانی ێژی ڕەنگە بچەسبێت خواستەکان سێ گفتوگۆی ترمانە هەرسیانەکەیان بە دەرد ناخۆن یەکێکیانەوەسە ئەبێتە شەڕ بڕواو بێ و بە ڕێزە من تۆزێک خۆشانۆی چوو هەر بێ تاقەت بوو لە پێشی چۆ ئیجازەم لێگرت و تومشانۆیەکە
ئەو بەڕێزە ئەگەر تۆزێکی تر من بێڕێزیم کرایە ڕەنگە تووڕە بووە ڕەنگە دوانسیانێکتان لێەوە هەڵبسن بێژنە دەبرا بۆوە ئەکەیتەوە وەختی وایە کەسەکە خۆی لە خۆی دفاع ناکە کەسێکی تر هەڵەسێ بۆ بەرگری ئاخر تۆ ئەو نەبێ ڕێزیەکەی بێ کەسی تر بێتە دەر کەسی تر تێریتە دەنگ ئەمە گەنترین نوعی گفتوگۆس شەڕە گفتوگۆیەکی ترمانەت کابرا خۆی لە شەڕ لادا هەر ئەزانێ گفتوگۆ جێژە برا من کارمە خوا حافیسوی ببوورە پەلەمە بۆخشی خۆ پەلەی نییە ڕەنگە ڕاستیش بکە پەلەیە وەلی ئائیساتە ئاواکە پەلەمە ئەزانێ بێسێ شەڕە نەکردنی شەڕ لەکردنی شەڕ قانجازی زۆرترە ئەمە ێژن پێی ڕاکردن گفتوگۆکە جیاتی گفتوگۆ ڕاکردنی هەڵبژاردە خۆی لادا حتا ممکنە بێژن فلانەکە زوا لێوێ بێژە برا ئیتر من نایم خوا حافیسوی ئەی بۆ نایە خۆ تۆ ئاتی دەی نەمزانی و فلانەکە زوا لێوێنە هاها دوا بە دوا چووە یانی چی یانی خۆی لادا پس گفتوگۆیەک شەڕە گفتوگۆیەک یا ئەبێ خۆتی لێلا بدە یا ئەبێ لێ ڕابکەی ئەمە ژین پێی گوریز هەڵهاتن گفتوگۆیەکی چەس چارە نییە برا دەی تۆ ڕاستەکەی برا تۆ ڕاستەکەی خۆ ڕاستی ژێژی چی ئەها ئەمە یانی چی برا دەی تۆ ڕاستەکەی یانی چی یعنی بەخوا ڕاست ناکەی وەڵڵا گەرەک مەخۆ بێنەکەی ێژێ مەلا ناسرەدین کاورایە کەڵەشێرێکی لێ دزی و کەڵەشێرەکە لە حەوشی ئەوە نایە قولان چوو بۆ کەڵەشێرەکە هەر تەقیدا کاورا گرتی و نایە ژێری کوترەکەی وتی برا کەڵەشێرەکەمان دەنگی تێ لە ماڵیەوە نییە لە ماڵی وتی ناوەڵا وتی ئاخر دەنگی لەراوتی مامۆسا وە قورعان نییە لە ماڵی وتی بەخوا نازانم وە دووی کەڵەشێرەکە باوەڕکەم یاوە قورعانەکە هێوەنۆ کامیان باوەڕەکەن وە دووی کەڵەشێرەکە هاتێزە دەراوەزە چۆن بێژی ێژی نییە تۆ ژێژی برا دەی ڕاستەکەی یانی چی یعنی برا بەخوا درۆوەکەی وەلێ ناحمێ چی بکە گەرە کێزی ئەم شەڕە دوای بێ بەڵێ واسە قوربان واسە ڕاستە بەڵێ ڕێک ئیتر ئەگەر ناڕوانی پیا و سەر خستێسە خوار هەرێژی بەڵێ ڕاستەکەی قوربان ئیتر نەڕوانی پیا ینی تەسلیم بووی ینی درۆست باوەڕ پێ ناکەم ینی گەرەک من لە ملم بووی تۆ ئەشێ وریای دەم و چاوی کاورایی وەختی قسەی تکاکەی ئەمە سێوەمین گفتوگۆس شەڕکردن هەڵهاتن تەسلیم بوون هەرسیانیان ناکارامەدە هەرسیانیان بە دەرد ناخۆن ئەم گفتوگۆ ڕاستەقینەکە ئەوە بوو کە تایە ئەدوێت و بەرامبەریش تێتە وتن